تماني من 8 ساڵ بوو لە شەڕی ناوخۆ گولەم پێکرد گولەی بکەیسی بە ماعیدەم کردبوو بە جەرگم کردبوو جا ویستا برا زراوم بەردی هەبوو یان چەند دکتۆرەکەم کرد ئەمەلیاتیان لۆ نەکردمە گوتیان بە فەتح دەکەی بەس کە هاتمەکن دکتۆر دلێری بەناو زوڕ لۆی کردم یعنی ئەو ئەمەلیاتە لە هیچ جێیەکی ناکرا ئەو لۆی کردم دەستی خۆش بی مەمنون قالبی ساغبی ئەمەلیاتەکەشم زەردا بوو گوتی لەو ئەمەلیاتەی یعنی جەرگت بزر بوو هیچ دیار نەبوو کەچی بە جیازە چی لۆی کردم ئەو جیازە یعنی نەبووە لێرە لە هیچ جێیەکی جیازەکەی نوێ بوو ئەو کردیتی پێ ئێستا زۆر باشم نەخوای بە زیادی الحەمدولله مامەلەی ستاف زۆر باش بوون لە گەرمان یعنی زۆر بەڕێز بوون ڕێزیان گرتین دکتۆرەکان هەموویان زۆر باش بوون خوای بە زیادی الحەمدولله میهرەبانی دڵسۆزی و لێزانی